سڵاتان لەبێت بینەرانی ئێستادی کرمانچی لە قوتابخانەی هامڵتۆنین لە شاری سۆران دیارە ئەمڕۆ ئەم قوتابخانەیە مەراسیمێکی ڕێخستووە تێدا کۆمەڵی کار و چاڵاکی هونەری فۆلکلۆری کاری دەستی قوتابیان نمایشەکە لەگەڵمان من بۆ گواستنەوەی بڕگە و بابەتەکانی ئەو مەراسیم. هەستین بە ئەنجامدانی چەند کار و چاڵاکێک بۆ قوتابیەت چاوگەشەکەمان کە پەرەپێدانە بە توانا و بەهرەی قوتابیان و فەراهەمکردنی ژینگەیەکی بەچێژ بۆ قوتابیان. بەشێکی تری ئەو چاڵاکی قوتابخانەی هامڵتۆن وەکو دەبینین ئێستا چەند مێزێک دانراون نمایشکردنی خواردنی فۆلکلۆری کوردی هەروەها مێزێکی تایبەت بە میوە لێرە ئامادەکراوەکە قوتابیان لەسەری وەستاون و دواتر بۆ میوانان باس لە جۆری میوەکان و هەروە خواردنی فۆلکلۆری کوردی ئەەکەن. سڵاوتان لێبێ. نام ئاسەنەت گەرخۆنە پۆلی شەش ناوتی تێکەڵام وڵای ئەمڕۆکە زۆر دڵخۆش بووین کە ئەو فستیڤاڵەمان لە قوتابخانە هامڵتۆن ناوتی تێکەڵاو سوپاس هەموو مامۆستاکان ئەکەن کە ئەو چالاکیان کردو بۆ ئێمە زۆر دڵخۆش بووین. زۆر دڵخۆشم کە بەو شتانێکە هێناویانە قوتابیان سوپاسی مامۆستایان دەکەم چونکە ئەم شتێت لە هیچ مکتەبێک نەکراوە بۆ یەکەم جارە بکرێت لە مکتەبی ئێمە. ئەمڕۆ لە قوتابخانەی هامڵتۆنی بنەرەتی هەستاین بە چەندین جووری چاڵاکی وەکێک لەوانە شتی فلکلۆریمان هێنەوە بۆ ئەوەی پێشانی بدەنەوە هەروەها چەندین شتی فلکلۆریمان هێنەوە بۆ ئەوەی چاڵاکیێک لەسەر بکەن و لەسەر چەندین گفتوگۆ بکەین. ڕۆکە زۆر کە دڵخۆش بوو کە مامۆستایان ئەو چالاکییان ڕێکێ پشت بوو لە هەموو زۆرترین بەرهەمەکان وەکو دەرسشی ئەو میوەکان و شیرنی و فۆلکلۆری و ئەوانە. ئەمە ئەو مێزەیەکە تایبەتە بە خواردن ئێستا میوانانی ژێن بۆ ئەوەی مێزی خواردن بەسەر بکەنەوە کە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران هەروەها قایمقامی قەزای ناوەندی سۆران و سەرپەرشتیاران و مامۆستایان و کەسوکاری قوتابیانیش لێرن کە بۆ ئەوەی بەشداری بکەن و وەکار و چاڵاچەکان و بەرهەمی دەستی قوتابیان ببینن. چاڵاکی ئەمڕۆمان چاڵاکێکی هونەری و فۆلکلۆری هەمەڕەنگە کە بەهرەکان و توانەکانی قوتابیان لە مەسەرەی شانۆ لە کۆرسی هونەری و نمایشی کاری دەستیەکان و وێنەکێشان و ئامادەکردنی خواردنە فۆلکلۆرەکانیشە بە مەبەستی چێژبینینی قوتابیان و حەزکردنیان بۆ زیاتری پرۆسەی پەرۆدەفێرکردن و گرنگیدان و نیشاندانی بەهرە و توانەکانی قوتابیانی قوتابخانەی هامڵتۆنە. بەناوی خدای گەورە و میهرەبان ئەو ڕۆبەکو بەشداربوویەک وەکو میوانێک کە من لەو چاڵاکیە بەشدارم ئەوەی کە جێی سەرنج بوو بۆ من کە قوتابی لەو تەمەنە بچووکە ئەو هەندە بەهرەی جوانەی هەبوو وەکو پێشکەشکردنی شانۆک بە حەماسەتێکی زۆر جوان و هەروەها ئەو کاری دەستوانە و هەروە ئەو خواردنانە کە زۆر جێی سەرنج بوون. دەستخۆشی لە مامۆستایان دەکەم